خان ئەحمەد خانی ئەردەڵان گۆڕغەریبێک لە قەڵای زەڵمەوە بۆ مزگەوتی نەبی یونس کودەتای نێو ئەندامانی خێزان و بنەماڵە حکومڕانە کوردیەکان بە هاوکاری دەوڵەتە ئیقلیمیەکان ڕەگ و ڕیشەیەکی کۆنی لە مێژینەی هەیە. سەردەمی دەسەڵاتی شا عەباسی سەفەوی ڕۆژگاری شکۆ و ئەستانەوەی سەفەویەکان بوو، چونکە شا بۆ لە ناوبردننی نەیارەکانی سەرەتا لە بنەماڵەکانی خۆیەوە دەستی پێکرد. هەموو ئەو کەسانی لە ناو برد کە دژی خۆی وەستا بوونەوە. هەر لە چوارچەوەی دژایەتیکردنی لە ناوبردننی دوژمنەکاندا کوردەکانیش کەوتنە بەر زۆرترین کوشتار و کاولکاری کە بۆ هۆی ئەوەی بەشێکی زۆر لە کورد لە ژێر ناوی دوژمنایەتی شادا لە ناو ببرێت. یەکێک لەو میرە کوردانەی کە لەو ڕۆژگارە چۆکی بۆ شا عەباس دانەدا میری کورد هەڵۆخانی ئەردەڵانی بوو. پاش چەندین جار تێکشکاندنی لەشکری ئێران شا عەباسی ناچار کرد خۆی بۆ سەرپەرشتیکردنی جەنگ بێنێتە ناوچەکە. بەڵام سەختی قەڵاکانی حەسەن ئاوا و زەڵم و پاڵنگان و دلاوەری کوردانی ئەردەڵان ڕێگەی نەدا شالەوەی کە زیاتر هەیە سەرکەوتوو بێت و سامی بشکێت. بۆیە گۆڕایەڵی ئامۆژگاری کوردێکی خزمەتکاری خۆی بوو کاتێک پێیوت ئەم کوردانە بە جەنگ ملکەج نابن، باشتر وایە شا ڕێگەی فێڵ و دۆستایەتی بگرێتە بەر. کوردەکان هەرگیز بە جەنگ ملکەج نابن. بەڵگەنامە مێژوویەکان سەلمێنەری ئەوەن شا عەباس یەکێکە لە دیبلۆماسیترین شاکانی مێژووی ئێران بۆ ئەو مەبەستە پەیامی دۆستایەتی بۆ هەڵۆخان ناردوو بۆ ئەوەی دەری بخات کە نیازی پاکە و بەو بۆنەیەشەوە ناچار بوو کە شوێنەکەی جێهێشت و ڕووی کوردە ئەسفەهانی پایتەختی دەسەڵاتەکەی. هەڵۆخانیش کە ئەو کاتە میری گەورەی میرنشینی ئەردەڵان بوو لە بەرامبەردا خان ئەحمەد خانی کوڕی ناردە ئەسفەهان وەک بارمتە بۆ لای شا بۆ ئەوەی بیسەلمێنێت کە ئەویش ڕاست و پاکە. ئەم هەنگاوەش شا عەباسی زۆر دڵخۆش کرد، پلانی درێژخایانی خۆی داڕشت بۆ دەستەمۆکردنی میرنشینی ئەردەڵان. شا عەباس بۆ پێکانی ئامانجەکانی خۆی زۆر ڕێزی لە خان ئەحمەد خان گرت و کچەکەی خۆی کە ناوی زەڕین کڵاو یاخود خات و کڵاو زێڕە لێمارە کرد. ئەوەش وەک سەرەتایەک بۆ داگیرکاری فەرمانڕەوایی میر دەگەڕێتەوە. کاتێک خوشکەکەی شا دەزانێت کە شا عەباس کچەکەی خۆی داوە بە خان ئەحمەد خان زۆر تووڕە دەبێ و ناڕزایی دەردەبڕێت. لەو کاتەشدا شا بۆ ئەوەی دڵی خوشکەکەی بداتەوە بۆ ئەوەی ئازایەتی و جوامێری خان نیشانی خوشکەکەی بدات، ڕۆژێک خوشکەکەی بان کرد تا لە پەنجەرەوە سەیری حەساب بکەن. لەو دەمەدا داوایان کردووە خان ئەحمەدی بۆ بانک بکەن کە خان گەیشتووەتە حەوشەکە. لەو کاتەدا شێرێکیان کردووەتە شوێنەکە و پەلاماری خانی داوە. خان کە شێرەکە دەبینێت دەست بەجێ بە شمشێرەوە ڕوبەڕووی دەبێتەوە و دەیکوژێت. لەو کاتەدا شا عەباس لەو سەرەوە هاواری لێ دەکا و دەڵێ کابرا تۆ حەقت چییە شێری من دەکوژی؟ خان لە وەڵامدا دەڵێ قوربان دوو شێری شا پەلاماری یەکیاندا یەکیان ئەوی تریانی کوشت، نابێت شا دوو شێری هەبێ و پێکەوە شەڕ بکەن. کاتێک شا و خوشکەکەی ئەو وەڵامەی خان دەبیستن زۆر دڵخۆش دەبن و بە تەواوەتی گێڕایەڵی خانیان بۆ دەردەکەوێت. ئەوە ژوا دەکات هەردووکیان ڕازی بن بەوەی کچەکەی شا ببێت بە ژنی خان ئەحمەد خان. خان ئەحمەد خان دژی باوکی دەوەستێتەوە. کاتێک خان ئەحمەد خان لەگەڵ باوکی لە کۆشک دانیشت و سەرقاڵی گفتوگۆی ڕۆژانەیە، خان داوا لە خوڵامەکانی دەکات شیرینی ئەسفەهانی بۆ بهێن و دەمی خۆی و باوکی شیرین بکات. ئەڵۆخانی باوکی زۆر لەو قسەیە تووڕە دەبێ و بە خان دەڵێت تۆ خەریکە بە شیرینی ئێرانی تاڵاو دەکەیت بە قورگی مندا. ئەو قسەیەش خان تووڕە دەکات و دانیشتنەکە جێ دەهێڵێت. لە پاشانیش ڕوو دەکاتە دەرەوەی کۆشک و سوپایەک ساز دەکا و ڕوبەڕووی باوکی دەبێتەوە و بە قۆڵ بەسکراوی ڕادەستی شا عەباسی دەکات. کاتێک هەڵۆخان دەکاتە ئەسفەهان بەدیری شا عەباس داوای لێ دەکات واز لە هەموو شتێک بهێنێ و دەسەڵات ڕادەستی کوڕەکەی بکات بۆەوەی بتوانێت دەڕێگەی کوڕەکەیەوە کۆنتترۆلی تەواوی کوردستان بکات. ئەوەش هەڵۆخان تووڕە دەکات، بەڵام بە هەر جۆرێک بێت ناچار بەڕازی بوون دەکرێت. ئەوە دەبێتە کۆتایی هەڵۆخان. خان ئەحمەد خان لە ساڵی 1616 چووە سەرتەختی میراتی ئەردەڵان و بوو بە والی ئەردەڵان. لەگەڵ دەست بەکاربوونیدا لەسەر داواکاری شا عەباس بەلاماری خێڵەکانی بڵباس و مکوریانیدا و دوای زنجیرە شەڕێکی خوێناوی هەردوو خێڵی خەڵتانی خوێنکردن و خێڵی خالیدی و یەزیدیەکانیشی تاڵان کرد. دواتریش خان بەرەو مووسڵ کەوتەڕێ. خان توانی بەشێکی زۆر لە ناوچەی ژێردەسەڵاتی عوسمانیەکان بخاتە ژێر فەرمانڕەوایی سەفەویەکان و حکمی ناوچەکانی دەرەوەی دەسەڵاتی سەفەویش بۆ خۆی دابین بکات. خان هەرکە گەیشتە مووسڵ سەرەتا زیارەتی گۆڕی یونسی پێغەمبەری کرد و پاشانیش کەرکووک و تەواوی باشووری کوردستانی ئەمڕۆی
خستە ژێر فەرمانڕەوایی خۆی و بەرەو بەغداد کەوتە ڕێ بۆ ئەوەی تەواوی بەغداد بخاتە ژێر فەرمانڕەوایی خۆیەوە. کاتێک خان ئەحمەد خان گەیشتە بەغداد 1 ساڵ و نی و گەماروی شارەکەیدا بۆی بتوانێت کۆنتترۆلی بکات. دەرەنجام لە ڕێگەی تەکتیکێکەوە یەکێک لە گەورە کاربەدەستانی عوسمانیەکانی ڕازی کرد و بەمە دەواازەکانی بەغدادی بەڕوودا کرایەوە و دوای گرتنی شارەکە تەسلیمی کاربەدەستانی ئێرانی کرد. بەو شێوەیە خان ئەحمەد خان شەڕی بە وەکالەتی بۆ شاه عەباس کرد و لەو ماوەیەدا توانی زۆرترین ناوچە بخاتە ژێر ڕکێفی سەفەویەکان و پاشانیش داوای لە شا کرد ڕێگەی بدات بچێتەوە زێدی خۆی و لەگەڵ خێزانەکەیدا لە ناوچەکەی خۆیدا ژیان بکات. دوای تەوابوونی شەڕی بەغداد و گەڕانەوەی بۆ ناوچەی خۆی شاه عەباسیش لە ناوچەکەی خۆی سربەخۆی تەواوی بەخشیە خان و لەوێ تا ماوەیەک وەک فەرمانڕەوای ناوچەکە مایەوە. 3 ساڵ دوای داگیرکردنی بەغداد و گەڕانەوەی بۆ ناوچەکانی خۆیان شاه عەباسی سەفەوی مرد. بەو شێوەیەش شاه سەفی کوڕی شاه عەباس جێی گرتەوە و بووە فەرمانڕەوای ناوچەکە. شاه سەفی وەک باوکی نەبوو، ترسی لە لەدەستدانی دەسەڵات زۆر هەبوو. ئەرەو ترسەش وای کرد کە هەردوو چاوی کوڕەکەی خان ئەحمەد خان دەربکات و کوێری بکات، نەکە لە داهاتوودا داوای دەسەڵات و پادشایەتی بکات. کاتێک خان ئەحمەد خان هەواڵی کوێرکردنی چاوی کوڕەکەی لەلایەن خاڵیەوە بیست بە تەواوەتی تووڕە و نیگەران و شێت بە جۆرێک 1 ساڵ بە کۆت و زنجیر بەسترایەوە. لەو ماوەیەدا وەزیرەکەی کاروباری ناوچەکانی بەڕێوە دەبرد کە خان لە نەخۆشیەکەی چاک بوویەوە یەکسەر پەیوەندی کرد بە عوسمانیەکان و لە هێرشێکیدا بۆ سەر شا ناوچەکانی هەمەدان و کرماشان و ورمێ و موکریانی لە ژێردەستی شا دەرهێنا. کاتێک خان بە هاوکاری عوسمانیەکان هێرشی کردە سەر چەند ناوچەیەکی ژێردەستی سەفەویەکان، ئەوانیش قبولی ئەو لەشکرکێشیان نەکرد و بڕیاری هێرشیان بۆ سەر عوسمانیەکاندا. هەردوو لەشکر لە دەشتی مەریواندا بە یەکیان دادا و خان ئەحمەد خان توانی سەرکەوتوو بێت. بەڵام جارێکی تر لەشکریان سازدایەوە و توانیان لەشکری کوردان تێک بشکێن و خانیش هەڵات بۆ مووسڵ و دواتر خان ئەو ڕۆژنە ڕۆژ نەگەڕایەوە و وەکو باوکی بێسەر و شوێن دەبێ و گۆڕەکەی لە خاکی بێگانەدا دەمێنێتەوە.